بڕیارەکەی ئەمریکا بۆ سەزادانی ئێران چ کاریگەریەکی دەبێت لەسەر هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان؟ بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری هەر یەک لە عەلی کەریمی سیاسەتمەدار و چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵمان دەبێت، هەروەها هەڵمەت غەریب مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. زۆر بەخێر بێن کاک عەلی، سەرەتا دێمە لای تۆ. بڕیارەکەی ئەمریکا بۆ سزادانی ئێران چ کاریگەریەکی بێت لەسەر دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ حقیقەت کاریگەری زۆرە. هەموو ئاڵوگۆڕەکانی جیهانی، هەموو ئاڵوگۆڕەکانی ناوچە بە دڵنیایی ئێمە وەکو لە ڕۆژهەڵاتی کوردستان بمانهەوێت نەمانهەوێت بەشێکین لە ئێران و هەر ئاڵوگۆڕێک لە ئێران بێتە پێش، ئێمە ڕەنگە یەکەم نەتەوە بین و یەکەم هەڵکانێک بین لە چوارچێوەی ئێراندا، جا چ بە چاک پۆزیتیڤ جۆ چ بە سلبی و ئیجابی بتوانین کەلکی لەوەرگین. ئەوەشمان لەبیر بێت لە زۆربەی قۆناغەکانی کە کورد پێدا تێپەڕیوە لە 100 ساڵی ڕابردوویدا لە سەردەمی مۆدێرنیتەدا و سەردەمی حیزبی سیاسی و دوای حەربی عالەمی یەکەم کە کوردستان چوار پارچە دابەشکرا، حقیقەت ئەوەیە کە ئێمە زۆر جاران بە هۆی ڕووداوە جیهانیەکان، ڕووداوە گەورەکانی چی پێ دەڵێن ناوچە هەرێم توانیمانە کەلک وەربگرین و بیقۆزینەوە و فرسەتێک بۆ کورد دروستکەین، وەکو چۆن لە حەربی عالەمی یەکەمدا مەسەلەی شێخ مەحموود و سمکۆ ئەوانە هاتە گۆڕێ، لە حەربی عالەمی دووەمدا قازی محەممەد و هەواڵانی لە مەهاباد کۆماری کوردستانیان ڕاگەیان، هەروەتر تۆ دەزانی کە لە ساڵی 79 شاڕوخە کوردەکانی ڕۆژهەڵات توانیان بیقۆزنەوە کەلکی لێوەرگرن بۆ ماوەیەک ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستەبەر بکەن. لە هەمووی گرنگتر کە ئێوە لە هەمووتان لە بیرتانە لە ساڵی 91 بوو کە بەهۆی ئەو کارەی کە سەدام کردی و ئەو ئەحمەقیەتەی کە سەدام کردی و هێرشی کردە سەر کوێیت، دیتمان کە ڕاپەڕینێک لە عێراقت چێبوو و باشتری کەس کە کەلکی لەو وەزعی وەرگرت کوردەکان بوون کە توانیان کەل وەرگن و هەر ئەو حکوومەتێکی ئێستا شەمانە دوای 27 ساڵ درێژەی ئەو حکوومەتەیە کە لە کاتی خۆی وەرگیرا. بۆیە هەموو هەلێکی تامێژووی، هەموو ڕووداوێکی ئاوا گەورە بەڕێی من دەتوانێت بۆ کورد قازانجی هەبێت، بەڵام گەوتۆتە سەر ئەوەی کە کوردەکان تا چ ڕادەیەک ژیرن، کوردەکان تا چ ڕادەیەک دەتوانن ئەو فرسەتە بخۆزنەوە و بۆ بەرژەوەندی مافەکانی نەتەوایەتی، بۆ بەرژەوەندی مافەکانی فەرهەنگی. کاک عەلیبان و تۆ لەسەر ئەم خەڵە زیاتر گفتوگۆکەین، ئەڵێیت کوردەکان مەبەست لێرەیە لە حیزبە کوردەکانی ڕۆژهەڵاتە. باز لەوا کرێت تا ئێستا کوردەکانی ڕۆژهەڵات یان بەواتایەکی تر حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات نەیەک دەنگن نەیەک ڕەنگن، چۆن ئەتوانن لەم هەلە وەرگرن؟ ئەمە نوقسانێکی گەورەیە بەڕاستی، حەق وایە کە بۆ یەک جار حەچەن ئەوەی کە لەم یەک-دوو مانگەیدا کە هەموو ئێران و هەموو دنیا و ڕۆشنبیر و نوخبەی سیاسی، ئەگەر تۆ چاوێک لە تەلەڤیزیۆن و ڕادیۆکانی مەعارەزەی ئێرانی و تەلەڤیزیۆنەکانی وەکو BBC و فارسیەکان بکەی دەبینی کە هەموو دنیا هەموو جەماعەت هاتنە سەر خەت کە ئێران خەریکە دەکەوێتە سەر ئەژنۆ، ئێران خەریکە دەیدەقەومێت تاقە دۆلارێکی ئەمریکی گەیشتۆتە سەر و 11,000 تمەن. ئەمە داڕوخانێکی تەواوی ئابوورێ بۆ ئێرانە، بەڵام دەبینی لەو لاشەوە بەداخەوە ئەوەی کە دەبوو لە هەمووان تەیارتر بێت، لە هەمووان ئامادەتر بێت ئێمە گەلی کورد لە ڕۆژهەڵات بین کە من پێم وابێ وەکو گەل وەکو میلەت ئێمە هەموو لەسەر پێین، هەموو دەمان هەوێ ئاڵوگۆڕ لە ئێران ببینین و هەموو حازرین بۆ هەموو فیداکارێک، بەڵام بەداخەوە ئەحزابێک کە ئەم ڕۆکانە لە ڕۆژهەڵاتی کوردستان جڵەوی ئەم بزوتنەوە ئیدعا دەکەن کە جڵەوی ئەو بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵاتیان بەدەستە، هەر ئەسڵەن لەو ئەوەی دانین و لەو مستەوایە دانین کە بتوانن ڕێبەری حاڵەتێکی ئاوا بکەن کە بەیانی دوو بەیانی. ئەمە ناستانی لەوانەیە بەیانی هەرزوو لە خەوهەڵدەستین زۆر ئاڵوگۆڕی کرابێ. ئێوە دەزانن کە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا ئاڵوگۆڕەکان زۆر سورعەتن و ترامپ معمولاً سەعات 4 و 5 بەیانی کە
هەمومان نووسین ئەو تویتێک داوێ و جریوەیەک دەکاو و بەیانی کە هەڵدەستین ئەو جریوەیە تەواوی دنیای تەنیوە هەر ئەو ڕۆکانە بەیانی کە ئێمە هەستان دوێنێ حەسەنی ڕۆحانی لە تەلەڤیزیۆن قسەی کرد زۆری قسە کرد هەم لەسەر ئێران هەم لەسەر ترامپ هەم لەسەر ئەمریکا هەم لەسەر ئەوروپا هەم لەسەر وڵاتانی ناوچە هەم لەسەر ئەوەی کە بەرگری دەکەن ناکەن کەچی بەیانی هەستای یەک جریوەی کردبوو کاک ترامپ دەڵێ هەر کەس لەگەڵ ئێران بێ لەگەڵ من نییە ئەو هەستانی بەیانی ئێوە لەوانەیە پەیوەندی بە فەرقی کاتەوە هەبێ بە هەر حاڵ تا چەند پێتان وایە کە ترامپ جددیە ئەم جارە لە سزادانی ئێراندا ترامپ لەسەر یەک شت زۆر جددیە ئەویش ئەوەیە ئەمن ناڵم ترامپ جددیە لەسەر ڕووخانی کۆماری ئیسلامی یان لەسەر ڕژیم چێنج ینی گۆڕینی ڕژیم ئەمن لەسەر ئەوەیدا دڵنیانی بەڵام لەسەر ئەوەی کە ترامپ بێزگە لە سیاسەتی عامی کۆشکی سپی و ئەمریکایە خودی ترامپ تایبەتمەندی تایبەتی هەیە خودی ترامپ نۆعێک خۆمان لە کوردەواریدا پێی دەڵێن قسەی پیاوانیەکە و عەشیرەتگەری و گەورە ئێحساسکردن و نۆعێک ئەم پۆپۆلیزمەی کە دەنێ و میلەتی ئەمریکایەدا ئەو سەری ئەمریکایە بەرز دەکاتەوە و ئیقتداری ئەمریکا لە جیهاندا لە سەردەستی ترامپی زۆرتر بەرەو پێشەوە دەڕوا و هەر لە سەردەمی بانگەشی هەڵبژاردنەکانیشدا زۆر جار دەیکوت ئۆباما ئەمریکای شکان ئەمن ئابووری ئەمریکایە تکاوە دەبێ ئەمن بێم هەڵیستێنمەوە ئەوانە ئەوە یەکێک لە بانگەشەکانی بوو خۆی خصوصیەتی چیوای هەیە هەر ئەوەی کە زۆری ئیسرار کرد کە لەگەڵ کیم جۆنگی کۆریای باکوور حتمما دابنیشێت و حتمما ئەوی تەسبیبکە ئەوەی کە سەرۆکۆمارەکانی پێشووی خۆی لە ماوەی 6 ساڵدا 50 ساڵدا بۆیان نەکرا ئەو ویستی بیکە ئەم جورە کردەوانە لە ترامپدا زۆر زەقم بەڵام کاک عەلی بام تۆ دوو قسە بکەین یعنی ئەوەی ناسراوە لەسەر سیاسەتی ئەمریکا موسسات ئەی بابەڕێوە تاکە کەسێک نایبا بەڕێوە ئەوەی ئێستا کە ڕوئەدات پێچەوانە نییە بە دڵنیایی ئەمریکا وڵاتێکی ئاوازل هێست کە دنیا بەڕێوە دەبا و ئیقتداری جیهانی هەیە لەسەر تاسەری دنیادا ئەو قسەی جەنابەت بە دڵنیایی دروستە بەڵام زۆر جاران فاکتەری بچووکی شەیە پەراوێزی بچووکی شەیە فاکتۆرهایەکی بچووکی شەیە کە تۆ حەزی تاکە ڕەهبەر حەزی تاکە کەس تاکە وەزیر تاکە سەرۆککۆمار دەتوانێت تا ڕادەیەکی زۆر نەک سەر تاسەری بەڵام تا ڕادەیەکی زۆر تەئسیری هەبێ لە سورعەتدان و سزبوونەوە مەسەڵەن تۆ دەبینی کە سیاسەتی ئەمریکایە هەر توش بە ئێران بووە بەڵام لە سەردەمی ئۆبامادا سستێکی بەخۆیەوە گرت مەسەڵەن لێدانی سەدامی ئێمە هەمومان دەمانزانی کە ئەمریکا نایدەوێتتر سەدام بمێنێ لەگەڵ سەدام تەواو بووە بەڵام دەبینی مەسەڵەن لە دەورەیەکی 8 ساڵەدا کە کلینتۆن دێوەکو دموکراتەکان ئەو پرۆسەیە دوا دەکەوێت بەڵام ئەوەی کە لە نهایەتدا بە قەولی ئینگلیسی دەڵێت the end of the day لە ئاخری ڕۆژەکەیدا ئەمە سیاسەتە گشتیەکەی ئەمریکا دەیباتەوە بەڵێ جا بۆ بواری پرسیارەکەت ئەمن تا ئەم لەحزەیەی سوور نیم لەسەر ئەوەی ساغ نیم ئەرێ بەڕاستی ترامپ بەدوای ئەوەیە کە ڕژیم لە کاران بگۆڕێ حکوومەتی مەلایە سەر نەبوونکە یا ئەوەی کە دەیهەوێ ڕەفتاریان بگۆڕێ وەکو مامۆستایەکی چاک دەیهەوێ عاقڵیان بکە ئەمە دوشتی تەواو جیاوازن کێ باجی ئەم عاقڵبوونە ئەدا لە کۆتاییە والله حقیقت ئەوەیە لە هەموو ململانی و بربەرەکانیەکانی دەوڵەتانی جیهاندا و حتا ئەحزابی سیاسیدا تۆ سیر کە هەر لە باشوورەکەی خۆمان ئەو ململانەی لە نێوان یەکێتی و پارتی بووە ئەو ململانەی لە ناو ئەحزابی سیاسی بووە ئەوەی کە زۆرتر بازەکەی داوە بەیانی سەرکردەکان دەستیان دەملی یەک کردو و هاتوون ئێمە لە هەموو کەسێک بەڵام حقیقت ئەوەیە کە میلەت لە هەموو کەس زیاتر زەرەری کردووە لەوەشدا میام کە گەلانی ئێران ئەگەر وریان لەبن جا بۆیە ئەمە بە گەلانی ئێران و بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەڵام لێرەوە ئەوان با ئەمریکا کارەکەی سورعەت پێ بدە با فشارەکان بەمارۆکان با زیاد بێ با ئەوەندەی دیکە تمەن بشکێ بەڵام ئێوە کیسە بۆ ئەوە هەڵمەدرون ئەوەی کە دەبێ ئێوە لەسەری برانغە بدابنێن بۆ دوا ڕۆژ هێزی گەلانی ئێرانە هێزی گەلی ڕۆژهەڵاتی کوردستانە کە بە یەکگرتوویی بە یەکگوتاری بە یەک سیاسەتی بە یەک ئەجەندایی بتوانن بەرەو پیری ئەو ئاڵوگۆڕێ بڕۆن
وەختێک فشار ئەمریکا یارمەتی دەکات فشارێکی زۆر دەخاتە سەر ئابووری سیاسەتی سەرکردەکانی ئێران حەق وایە ئێمەی سیاسی ئێمەی سەرکردەی کوردێران بیقۆزینەوە و ئەوە کە ئێمە سەر ئەو خاڵە و ئەمەوێ زیاتر قسەی لەسەرکەم بەڵام کاکە عەلی یعنی وا باسی هەواڵەکە ئاکرێت کە فعلەن ئەمریکا زلهێسترین وڵاتە لە جیهانە بەڵام ئێرانیش کەم نییە ئێران دەستی هەیە لە سعودیە ئێران دەستی هەیە لە یەمەنە ئێران دەستی هەیە لە عێراقە ئێران دەستی هەیە لە کوردستانە ئێران دەستی هەیە لە سووریا ئێران دەستی هەیە لە وڵاتانی ترە یعنی وا بە ئاسانی ئێران ئەبێت تەسلیمی ئەمریکا بێت بە دوو هەڕەشەی تر ئەسڵەن ئاسان نییە کاکاون ئەسڵەن ئاسان نییە ئەوە بەڵام ئەوەی کە ئەمن دەڵێم کە زۆر زۆر گرینگە بە تایبەت ئۆپۆزیسیۆنی ئێرانی بیقۆزێتەوە هیچ شک و گومان نییە لەوەیدا ئەم گەمارویانە ئەوەی کە دۆلار بۆتە 11,000 و 12,000 و بەڕێی من زیاتریش دەڕوا ئەوەی کە ئاوتون زێر بۆتە یەک دانە سکەی بچووک بۆتە 4 میلیۆنی ئەمە فشارێکی یەکجار زۆرە بەڵام ئەوەی کە ئەمریکا نیازی هەیە بیر و خێنێ بیخن کێنیانەی خێ بەڕێی من دەبێ ئۆپۆزیسیۆن و معارەزەی کورد و ئێرانی ئەوە بێن قۆزنەوە بە خۆیان پاڵی پێوەنێن ئێران تەنیا و تەنیا بە 100% دێتە گۆڕین ئەویش تەوژنی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی ئێرانە ئەی زۆر باشە ئاتمسفێرەکەت بۆ ئامادەکراوە شارێکی زۆر کەوتۆتە سەر سەرانی کۆماری ئیسلامی ئێران ئەی ئەتۆش دەبێت مۆتۆری بزوتنەوەکە بی ئەتۆش دەبێت بێ مۆتۆری ئەوە بی کە کۆمەڵانی خەڵک وەگەڕخەی ئەگەر تۆ ئەوە نەکەی ئیدی گوناحباری بەڕێی من تا ئێستاش لەگەڵ بێت کە من تۆ قسە دەکەین ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بە تایبەت ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات لەو مستەوایەدانە لەو تموحەدانە نەخۆیان ئەگەڕێمەوە زیاتر گفتوگوی زیاتر لەسەر ئەو خاڵاکەین کە تۆ ڕوژاندێ با بە خێراتنی مامۆستا هەڵمەت غەریب بکەم مامۆستای زانکۆ چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانە مامۆستا هەڵمەت بەخێر بێت باز لە سزاکانی ئەمریکا کەین بۆ سەر ئێران و کاک عەلی کەریمی چەند خاڵێکی وروژان من ئەمێ لەو خاڵەوە دەست پێ بکەم لەگەڵ تۆیە زۆربەی بازرگانی هەرێمی کوردستان لەسەر دوو وڵاتە یان تورکیایە یان ئێرانە بە حکمیەوەی ئێمە دوو سنووری هاوبەشمان هەیە ئەگەر هاتوو ئەم سزایانە سەپێنرا بەسەر ئێرانە وا دەسەپێنرێ بەسەر ئێرانە ئێمە زەرەرمەند دەبین وەکو هەرێمی کوردستان گوێت لێ نییە دووبارە یەکەمەوانێ کاک هەڵمەت وا دیارە هەڵەیەکی تەکنیکی هەیە و ناتوانین لە ئێستاە بەباشی دەنگ مامگاتە مامۆستا هەڵمەت کاک عەلی ئەگەڕێمەوە لای تۆ ئێمە سنووری هاوبەشمان هەیە لەگەڵ ئێرانە بازرگانیەکی ئەجگار زۆریشمان هەیە و احتیمادێکی کاملیشمان لەسەر بازرگانیە یان تورکیا یان ئێران ئەم سزایانی ئەمریکا کاریگەریە بێ لەسەر بازاری هەرێمی کوردستان ئەمەی ئەم وەڵامە بۆ هاوڵاتیان بێت بەیانی کەم لەم بارودۆخەی ئێستایە بە دڵنیایی کاریگەری دەبێت بە تایبەت کە ئێمە وەک هەرێمی کوردستان بەداخەوە زۆربەی بناغەی ئابووری خۆمان لەسەر هاوردا و لەسەر ئەم دوو وڵاتە کە بەداخەوە ئەو دوو وڵاتەش قەت دۆستی کورد نەبوون و دوژمنی کورد بوون بە درێژایی ئەم هەموو ساڵە و ئەوانیش پارچەیەکی کوردستانیان داگیر کردووە و پارچەیەک لە کوردەکان دەچەوسێننەوە و قەت لە دڵەوە خۆشەویستی کورد نەبوون ئێستاکە لەگەڵ هەرێمی کوردستان نۆعێک ئەوەیان هەیە نۆعێک سازشیان هەیە نۆعێک پێکەوە هاوژیانیان هەیە پێکەوە معاملاتی بازرگانیان هەیە ئەوە لە حوبی عەلی نییە لە ڕقی عومەرە بەڕاستی ئەوە نییە ئەوە لەبەر بەرژەوەندی خۆیانە تۆ بزانە باسی 14-15 میلیارد دۆلار دەکەن معاملەی تجارەتی هەر سەرپێیی لە نێوان بەرزەکانی باشماغ و حاجی ئۆمران و سوزانم پەروێزخان و ئەوانە دەکەن لە بینی ئێران و هەرێمی کوردستاندا بە دڵنیایی ئەم گەمارویانە ئەوە لەباری تەجاریەوە کە حتمما تاجری کوردی باشوور چی دیکە احتماد ناکە بە تاجری ئێرانی احتماد ناکە چونکە ئەو ڕۆکانە شتێکت پێ دەفرۆشێ بە دۆلارێکی بەیانی بە کوردیەکەی ئەم سزایانە سوودی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێت کە بەسەر ئێران ئەفسەپێنرێت لە کوردماوەدا نەخێر لە کوردماوەدا ڕەنگە تا ڕادەیەکی زۆریش
کەوێتە تاسیری لەسەر سعری دینار و لەسەر سعری دۆلار و ماوەیەکی زۆر ڕەنگە ئێران کە جارانیش کردوویەتی وەکو هەر ئێستا لە ئەفغانستان دەیکا کۆمەڵێک خەڵک و سیخڕ و پیاوی خۆی بنێرێتە ناو بازارەکان و دۆلار لە بازاڕی چونکە ئێران لە سێمانگی داهاتوودا ئیتر دەکەوێتە زۆر زۆر گەماروەیەکی زۆر گەورەتر لە مانگی نەوامبردا و ئەو کاریدی دۆلار نامێنێ لە ئێرانێدا و کاتێک کە دۆلار نەما تەقاضا زۆر دەبێ کە عەرزە کەم بوو تەقاضا یەکجار زۆر دەبێ و تەقاضا کە زۆر بوو ئیتر سعر بەڕواتە سەریە. ئەم بارودۆخەی ئێستای ئێران چاودێرانی سیاسی کاک عەلی عەیشوو بهێنن بە نەوەدەکانی عێراق ئەو کاتێک کە گەمارۆخرایە سەر نیزامی سەدام حوسێن وردە لاوازیان کرد تا پرۆسەی ئازادی عێراق دەستی پێکرد لە 2003 پێتان وایە ئەمە هەمان سیناریۆ بێ بۆ ئێران دانرابێت؟ من حەز بەوە ناکەم دووسێ سناریۆ ئەینی شت تێکرار بێتەوە زۆر ڕەنگە لێک نزیک بن ئەوەی کە بڵێ لە عێراق سەردەمێک وای لێ هات کە ئەتۆ من خۆم لە بیرمە لە 92 ئەتۆ دۆلارێک 100 دۆلارت دەبرتە بازاری دەبوو ئەلاگەیەک بەری دینار بێنێەوە جا لە کوردستان باشتر بوو کە دینارە سویسریەکە هەبوو بەڵام لە خودی عێراقە سەدام هەر لە پەڕۆپیس و لە کاغەزی سەر جادە و ئەوانە دینارێکی چاپ دەکرد پێیان دەکوت دیناری تەبە یعنی کەس نەیدەوێت لەسەر جادەت دەبدا بە فەقیریش نەیدەوێت بێبەها بوو لە دەرەوەی سنووری عێراق بڵێ ئەمن بە دووری نابینم کە سعری دۆلار لە ئێران ئەوەندە بچێتە سەریە بۆیە ڕەنگە تاسیری گەورەی زۆر لەسەر مستەقیم لەسەر باشووری کوردستان دەبێت لەسەر حکومەت لەسەر هەرێمە بێ ئەویش ئەوە بێت کە ئێران لە تەریق ئەو هەموو دەسەڵاتەی کە هەیەی بەڕاستی هێژمۆنی سپای پاسداران و حکوومەتی ئێران لە هەرێمی کوردستان بەزەقی دیارە و ڕەنگە بوو ئەوەی کە دۆلار پەیدا بکات چونکە نایڵم نەوتەکەی بفرۆشێت نەوتەکەی بفرۆشێت بە کەش ناتوانێت بیفرۆشێت بە کەش ناتوانێت بیفرۆشێت ناتوانێت بێنێتە وڵات کەوابێ بۆ زۆر شت بۆ نەخۆش بۆ شتفرینی زەروری بۆ خۆراک پێویستی بە ئەرزە پێویستی بە پارەی بیانیە کە پێویستی بە دۆلارە ئەم دۆلارە دێنێت تەنانەت ڕەوانەیە مەسەلەن بە ڕۆژێکی نەفەرێک بنێرێت هەرچی دۆلاری بازاری کوردستانە کۆی کاتەوە فعلا ئەو کات کە دۆلار ئەگەڕێ وڵات کاک عەلی دووبارە چمۆ بڵێ ئەگەڕێ وڵات دووبارە بە خێراتنی مامۆستا هەڵمەت غەریبە کە مامۆستای زانکۆ چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانەیە مامۆستا هەڵمەت بەخێر بیت ویستم بەو پرسیارە دەست پێ بکەم لەگەڵ تا ئەم سزایانەی ئەمریکای سەپێنێ بەسەر ئێرانە چ کاریگەریەکی بێت بەسەر هەرێمی کوردستان کاتەی ئەوەش باش لە ڕاستیە هەرێمی کوردستان یاخود کیانی سیاسی لە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە منزومەی سیاسی لە عێراقا تەعامل لەگەڵ بابەتەیەکە هەرێمی کوردستان کیانێکی سربەخۆ نییە تاوەکو بتوانێت ڕاستەوخۆ تەعامل لەگەڵ ئەو سزا پێشنیارکراوانە بکە کە ئەمریکا بەتەمایە بیسەپێنێ بەسەر ئێرانە بەڵکو تەعاملی عێراق لە تەعاملی هەرێمی کوردستان لەگەڵم بابەتەیەوە کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو بڕیار و ڕێو شوێنانەیە کە عێراق ئەیگرێتە بەر لە بەرامبەر تەحجیبکردنی ڕۆڵی ئێران و لە بەرامبەر ڕێخۆشکردن بۆ سزایانەی کە ئەمریکا ئەیسەپێنێ بەسەر ئێرانە بەڵێ بێگومان کاریگەری سلبی ئەبێ لەسەر هەرێمی کوردستان چونکە ڕێژەی یاخودەوەی پێوترێ حەجمی ینی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان ئێران هەرێمی کوردستان ئێجگار زۆرە و لەم ئەو دەواازە سنووریە ڕسمیانەی کە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی ئێرانە هەیە دەواازەی گرنگی سنوورین و مەزدەری گەورەی اقتصادین لە بۆ هەردوو لا بەڵام لە ڕاستی ئەگەر ئیجراتێک لە بەغداوە بگیرێتە بەر هەرێمی کوردستان ناتوانێت مخالفی بکە چونکە ئەو کاتە بێتە مخالفت باش ئەگەر هاتوویج ئیجرائاتێک لە بەغداوە پەیڕەوکرا هەرێمی کوردستان ناتوانێت مخالفی بکە بەڵام قسەیەک هەیە ئەوترێت پەیوەندی نێوان عێراقی شیعی و ئێران پەیوەندیەکی زۆر توند و تۆڵە بەواتایەکی تر ئەگەر باز لە مەرجعیە دینیەکان بکەین باس لە ینی ئاین بکەین عێراق سەر بە ئێران بێیان ئێران سەر بە عێراق بێت ئەوە باسێکی مێژوویە بەڵام عێراق لە ئێستادا پابندە بە ئێران و باز لەوە کرێت کە کچی نازداری ئێرانە ئاوا باز لە عێراقەکرێت وەکو لوبنان عێراق ئەتوانێت سزاکانی ئەمریکا پەیڕەوکا بەسەر ئێرانە
بێگومان من بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە دەمەوە من تەوزیحەکەی لەسەر ئەم عقوباتانەی ئەمریکا بەنیازەبی سەبێنە بەسەر ئێرانە ئەمە ڕوونی بکەمەوە. عقوباتی اقتصادی لە ڕۆژگاری ئەمڕۆمانە لە چوارچێوەی قانونی دەولیە، کاریگەریەکانی ئێجگار گەورەترن تەنانەت لە عقوباتی عسکەریش، واتە لە ناچارکردنی دەوڵەتێک بەوەی کە پابەند بێ بە بنەماکانی یاسای نێودەوڵەتیەوە زۆر جار بەتایبەتیش پاش کۆتای هاتنی دنیای دووجەمسەری و هەروەها ڕوخانی بلۆکی شەرقی سزا ئابوووریەکان کاریگەری ئێجگار گەوریان هەیە. بەڵام بەنسبەت یعنی ئەو تەئسیراتانەی کەوا لەسەر عێراق دروستێکە بێگومان ئەمریکا منزورێکی سیاسەتی خارجی ئەمریکا بەوی تیجاهەیە لە ڕۆژگاری ئێستاە بۆ تەحجیبکردنی دەوری ئێران بریتە لە سەپاندنی کۆمەڵە سزای ئابووری لە مەرحەلەی یەکەمدا و ناچارکردنی بە کێشە ناوخۆیەکانی خۆیەوە، چونکە لە ئێستای ئێران پەلی هاویشتووە بە تەواوی وڵاتانی دنیا، وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانە لەناو وڵاتانەیە ڕۆڵ و کاریگەری هەیە لە معادلاتی سیاسی و عسکەری و اقتصادیش تەنانەتە. یەکێک لەو دەوڵەتانە عێراقە و ئەمریکا باوەڕی بەوەیە کە پێویستە عێراق لەناو قورگی ئێران بێنرێتە دەرەوە بۆ مەسەلەی تەوازون ڕاگرتن و بەهێزکردنەوەی عێراق. لەم مەرحەلەیە ئەمریکا ئەم سزایانە بەکار ئێنێ بۆ ئەوەی تەئسیر و کاریگەریەکانی ئێران لەسەر عێراق کەم بکاتەوە، چونکە لە ڕاستیە فعلەن وایە کۆمەڵی عوامل هەیە کە عێراق و ئێرانی بە یەکتریەوە گرێداوە، بەڵام لە ڕاستیشە ئەمریکا ئەتوانێ بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری ڕاگرتنی و تەوازونە بکە کە لە بینی عێراق و ئێرانە هەیە. ڕاستە مەسەلەی مەذهبگەرایی لە بینی ئێران و عێراقا و ئەو سوڵتە سیاسیەیش کە من بە سوڵتەیەکی فاشل و فاسدی ناوە بەم کە لە عێراقا 15 ساڵە حکومەکە هیچی بۆ گەلانی عێراق نەکردووە، زەمینە لە بارەکەوەی ئەمریکا لە ناوخۆی عێراقیشا تەهیلات بکە بەوەی کەوە ڕازی بن بە سەروەریبوونی عێراق، ڕازی بن بە دەوڵەتێک کە ناوی عێراقا و پارێزگاری لە سیادەی خۆی بکە و ئیدارەیەکی عێراقیانە لە دوور لە کاریگەری ئێران بەڕێوەی ببا. لەو ڕۆ زەمینە هەیە لە ناوخۆی عێراقا لە ڕووی سیاسیەوە، تەنانەت لە ڕووی تعبیەی جەماهیریشەوە کە ئێستا جۆرێک لە دەنگۆی یاخود جۆرێک لە دەنگی ناڕەزایی لە عێراقا دژی سیاسەتەکانی ئێران هەیە کە لە عێراق پەیڕەوی کردووە. لە دوای 2023 تا ئێستا ئێران چی بۆ عێراقیەکان کردووە؟ ئەم نوخبە سیاسیە کە تابعی ئێرانن چیان بۆ عێراق کردووە کە هیچ دەستکەوتێکی ئەوتۆ بۆ گۆڕانکاری لە ژیانی تاکی عێراقیەوە باشکردنی بارودۆخی اقتصادی و سیاسی عێراق ڕووی نەداوە. فلەبەرەوە ئەرزیەتە هەیە کە ئەمریکا دەیەوێ هەم حکوومەتی داهاتوو کە تەشکیلەکرێ لە ژێر سێبەری ئێرانە نەبێ، شخصیەتێک بێ لە ئێران تۆزێ دوور بێ، یان قەدەر الإمکان تەواو ئیمانی بەوە هەبێ کە بەویستی عێراق لە ڕووی سیاسەتێکی عێراقیانە ئیدارە بکرێ، نەک ئەوەی تابعی ئێران بێ. ئەمە کارێکی زەحمەتە، بەڵام ئەمریکا لە قۆناغی یەکەمە ئەمە هەوڵێتی دەیەوێ ڕۆڵ بۆ عێراقیەکان بژێرێتەوە لە بەرامبەردا عێراق بەهێز بکات و لە ئێرانیش بە مەشاکلەکانی ناوخۆیەوە لە ڕێگای عقوباتی اقتصادیانەوە تووشی جۆرێک لە ئینقیماش و چوونە ناو یەکتری بکات. باش کاک عەلی، تۆ لە بەریتانیایت، ئەم سزایانەی ئەمریکا دووبەری لێکەوتووە، بەرەیەکیان لەگەڵ سزاکانی ئەمریکا سەپێنرێ بەسەر ئێرانە و بەرەیەکیان دژین، کامبەرەیان زیاتر ئەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ؟ حقیقت ئەوەیە کە بە درێژایی مێژوو ئوروپاش بۆ خۆی دابەش بووە. ڕاستە یەکێکی ئوروپامان هەیە و فەڕەنسەیە و ئاڵمانە و بریتانیایە و وڵاتەکانی دیکەیە، بەڵام هەمیشە و دایم ناکۆچێکی مێژووی لەناو کۆمەڵێک لە وڵاتانەدا هەبووە و هەمیشە و دایم لە مناقەسەیەکی ئابووری و سیاسی و حتا تەنانەت ئەسکەری دابوون بەیەکەوە. هەر دوێنێ و پێشێک و حەربی عالەمی دووەم بۆ گەورەترین حربکە ڕوویداوە لە دنیادا و ئاڵمان لایەک بۆ بریتانیا و فەڕەنسا لایەکی دیکە بوو. جا حەقیقەت ئەوەیە کە بەڵام لە دوای ئەو وەزعەی کە دووجەمسەری دروست بوو لە دنیادا، ڕاستە ئوروپا هەمیشە و دایم متحیدێکی بێ ئەملا ئەولای ئەمریکا بووە و بەتایبەت لە ناو ئوروپایشدا بریتانیا هەمیشە و دایم وەکو برا گەورە زۆر جاران لە مێژوودا ئێستا وای لە هاتۆ کە ئەمریکا بۆتە برا گەورە و ئەو بۆتە برا گچکە، لەنا هەمیشە و دایم متحیدی سەرەکی یەکتر بوون. ئێستا ئوروپا نۆعێک شەڕە زێڕینگەرانە دەست پێ کردووە لەگەڵ ئەمریکایە و نۆعێک شەڕێکی زێڕینگەرانەی بە مجاملە لەگەڵ ئێرانیش دەکەن. بەڵام بەڕێی من نە ئەمریکا بە جددیەتی تا ئێستا تا ئەو لەحزەیەی، بەڵێ هەموو لەسەر ئەوە سوورن کە کۆمەڵێک من لێرەیە کاک عەلی مەبەستم لە پەیوەندیە بازرگانیەکانە. هەندێک لە وڵاتانی ئەوروپا پەیوەندی بازرگانیان هەیە لەگەڵ ئێرانە، گوێڕایەڵی ئەمریکا بن، پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران ئابچڕەنیان بەردەوامە بن.
نا مەجبورن چونکە ئەمریکا زۆر لەوەی گەورتە فعلا قسەکە زۆر ڕاستەکە کاوە کۆمەڵە ئەوروپا وەک ساڵانی سەردەمی حەربی عالەمی دووەمی نەماوە ئەم دەسەڵاتە گەورە زلهێزەی لەدەست داوە محتاجی کۆمەڵێک وڵاتە وەکو ڕووس وەکو ئازەربایجان وەکو ئۆکراین وەکو عێراق وەکو عەرەبستان بۆ ئەوەی کە بەڕاستی مەسەلەی ئەنێرژی زۆر زۆر گرینگە لە ئەوروپادا یعنی تۆ سەیری ئەوە بکە کە لە زستانێکدا ئەوان لەسەر کۆمەڵانی خەڵک دەژین ینی ڕێی کۆمەڵانی خەڵک کە یەک تۆز بەنزین گران دەبێ یا یەک تۆزێک سوتەمەنی لە زستاندا گران دەبێ دەوڵەت دەڕوخێ دەوڵەت دێن نەڕوخانێ بۆیە ئەوان مەجبورن کە نوعێک میساڵمە لەگەڵ ئەو وڵاتانە وەکو سعودیە مستە دەناخۆ تۆ دەبینی وڵاتێکی وەکو سوید وڵاتێکی وەکو ئاڵمان فەڕەنسا ئەلمانیا و سێکۆلارە و دژی ئەم چەوسانەوەیە کە لە سعودیە دەکرێت بەڵام تۆ دەبینی کە چۆن مجاملەی سعودیە دەکەن و چۆن بەرەو پیری دەچن و حتا تەنانەت خودی ژنەکانی ئەوروپایە مەکرۆنی ئەوانە کە دەچن بۆ سعودیە چارشەوێک لە سەیان دەکەن یا دەستنە ئێرە بۆ ئەمە بۆ ئەبەن لە پێناو بەرژەوەندی میلەتەکەی خۆیاندا ئەم سات و سەوتایە دەکەن بەڵام لە ئاخری ڕۆژەکەیدا بە قەولی ئینگلیسی دەڵێت بەڕێی من ئەوروپا ناتوانێت لە متحیدبوونی ئەمریکا دەرچێت بەڵام ئایا بینە سەر ئەوەی کە ئەوروپاش تا ڕادەیەک زیاتر لە من و تۆ لە ئەم برادرانە زیاتر سیاست دەخێننەوە و زۆرتر لە سیاستەکە تێدەگەن کە ئەجێندا و استراتیژی دواڕۆژی ئەمریکا چییە بەڕێی من ئەوان لە یەکتر حاڵین بۆیە نە پەلەی دەکەن نە ئاوا دێ دەکەون نەکەوت جێگاو دەکەن نەکەوت کەمەلا بەڕێی جارێ زوویە بۆ ئەوەی و نە ئەمریکا جارێ ئەوەی تۆ کە ڕێژیم دەگۆڕێت و نا ئەوانیش بە پەلەنکە زوو جبهە بۆ خۆیان دابنێن و لایەک بگرن بەڕێی من تا ئەم دەقیقەش کە دانیشتوونیێمە ئێران بە درێژایی 40 ساڵ بەرژەوەندێکی یەکجار زۆری ئەمریکا و بە تایبەت ئیسرائیلی پاراستووە ئەگەڕێمە وڵات کاک عەلی ئەگەڕێمە وڵات کاک هەڵمەت